ئەمڕۆ پێنجشەممە کە هەڵبژاردننی سەرۆکوماری عێراق لە بەغدا بەڕێوەچوو خەڵکێکی زۆر لە ناو سەنتەری شاری هەولێر لە چاوەڕوانی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکەدا بوون. فەرمان لەگەڵ ئەوەی کە سەرقاڵی ئاڵوگۆری دراوە بەردەوام بە دوای وەرگرتنی دوایین زانیاریشەوە بوو کە ئاخۆ هەڵبژاردننی سەرۆکوماری داهاتووی عێراق بەکوێ دەگات. ئەگەر کورد بۆ یەک دەنگ و یەک ڕنگ هەموو شتێک تۆماتی چەند بەخۆی حەل دەبیتن، یعنی بودجە حەل دەبیتن، مەشاکلی سیاسی هەموو شتێک حەل دەبیتن. هیوام وایە ئەحزابە سیاسەکان لە هەموو لایەنەکان ببنە یەک دەنگ و یەک ڕنگ ئێمەی کورد یعنی حەزمان لە ژیانە دەمانەوێ بژین. هاوڵاتیانی ناو سنتەری شاری هەولێر لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و ململانەی کاندیدە کوردەکان بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق وەها بۆچوونی خۆیان دەخەنە ڕوو. من وەکو هاوڵاتێک دەمەوێت کە ئاشتیخوازی بێت، پۆستێکی جوان بێت، نەکەم ڕژ ململانە بکرێت، بەبەردام کە وەکو جاران کە موچە تەوزع بکرێتەوە، وەکو جاران داگیر لەسەر موچە نەکرێت. داوا دەکەم ململانەیەکی تاوە دروست نەبێت لە نانی ناوە خۆیانەوە، لانی هەردوو لا حیزب نەمینێ ئەو شتە بەڕاستی چکە تا ماوە. یعنی ئەو شتانێک کە پێویستە لە بۆ کوردی بکرێتن بەڕاستیانی وەکو ناوچە دابراوەکان، وەکو مادەی 140، وەکو ئەنفال، وەکو یعنی زۆر شت هەیە بەڕاستی بکرێتن باشە. یعنی ئەوە داوا لە سەرۆک کۆمار دەکەین، یعنی ئەو شتانە جێبەجێ بکاتن. بڕک تەرخەمی کرا، یعنی چەند جارێک تەرخەمی کرا، بەس ئینشاڵڵا و جارە تەرخەمی ناکرێتن. هاوڵاتیان داوای گۆڕانکاری ڕێشەیان لە پرۆسی سیاسی عێراق دەکرد. پێیان وابوو کە دۆخی عێراق ئالۆزی زۆری بەخۆیەوە بینیوە. ناکۆکی لایەنە سیاسیەکان عێراقی بەرەو دۆخێکی ئالۆز بردبوو، بۆیە داواکارن لەمە و پاش کێشەکان چارەسەر بکرێن و بەتایبەتیش کێشەی بودجە و موچە و ناوچە جێناکۆکەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.